بەرنامەی سەربازیون ئەمجارە چیرۆکی پیاوێکی تەمەنسەر و 6 ساڵی دەگێڕێتەوە کە زیاتر لە 40 ساڵە جێپەنجەی ماندووبوونی لە تەواوی شەقام و ڕێگاکانی هاتوچۆی هەولێر و دەوروبەری بەدی دەکرێت. ئەو سەربازەونە ناوی نەجاتە. نەجات کادەنی دانیشتووی شاری هەولێرە و 41 ساڵە خزمەت دەکات لە ئەندازەی هاتوچۆی هەولێر. ئەو یەکەم کەس بووە لەم شوێنە دامەزراوە و یەکەم کەس بووە هێمای پۆلیسی هاتوچۆی داناوە و هێڵەکانی هاتوچۆی کێشاوە لە ساڵانی هەفتاکانەوە. ژوورێک خەون و ئاوات و ماندوێتی 40 ساڵ کارکردنی تێدا نەخشاندووە. نەجات زیاتر لە 40 ساڵە هەموو بەیانیەک یەکەم کەسە کە دەچێتە سەرکارەکەی. ئەو کارەکەی خۆی زۆر خۆش دەوێت و ئەم خۆشەویستیە ئیرادەیەکی بەهێزی پێبەخشیوە. سەرەتای هەر ڕۆژێکی کارکردن دەچێتە کۆگای ئەندازەی هاتوچۆ. ئەم شوێنە کەلوپەلی زۆر گرانبەهای تێدایە و نرخی ئەو کەلوپەلانەش بە ملیۆنان دۆلار دەخەمڵێنرێت. لەبەر دەستپاکی و دڵسۆزی لە کارەکەی بەرپرسێرەتی ئەم کۆگایە لە پاراستن و ڕێکخستن و ئەژمارکردنی بە ئەو سپێردراوە. لە 1976 دەست بەکار بووم لە شارەوانی هەولێر و لە شارەوانی هەولێر تا 2017 ئێستا کە بەردەوامم لە کاری ئەندازەی هاتوچۆ و بۆیە گرنگ و هەڵس و کەوتم بەو کارەدا کارێکی زۆر مرۆڤایەتیە لە ڕووی شارستانی، لە ڕووی دانانی هێما، لە ڕووی هێڵکاری بۆیان، لە ڕووی دانانی تاسە بۆ خێرایی کەمکردنەوەی ئۆتۆمبیلەکان و پاراستنی جانی هاوڵاتیان و زۆر خۆشحاڵم بە خزمەتکردنی شارەکەم. یەکێکی تر لەو کارانەی کە لە ماوەی 40 ساڵی تەمەنی خزمەتەکەی کردوێتی سەرپەرشتیکردنی سەرجەم هێما جۆراوجۆرەکانی پۆلیسی هاتوچۆیە لە بواری ئەندازەدا. ئەو هێمایانەی پۆلیسی هاتوچۆ کە لە شەقام و ڕێگاکان چەسپاندوویەتی هەموو ئەمانە لە ژێر چاودێری و بەدەستی ئەم پیاوە ئەنجام دراوە لەگەڵ هاوکارەکانی و شوێن پەنجەیان لە هەموو ئەم کارانەدا دیارە و ڕۆڵێکی بەرچاویان هەبووە. ئەو کارانەی کە کردومە یەکەم جار لە ناو شاری هەولێر و بۆ ئەنجامدان و ڕێخستنی شەقامەکان، بۆ یەکردن و هێڵکاری شەقام، بۆ یەکردنی پێش قوتابخانەکان لە شوێنی پەڕینەوە بە دانانی تاسا، بە دانانی ستونی دینالیتەر، بە دانانی فسفۆری وزەی خۆر کە کار دەکاتن لە ناو نێوان شێستەکان جیاوازی دەکرێتن لەو بەر بۆ ئەمبەر و دانانی سەهمەکانە هەتا کارمان کردووە لە دانانی چوارڕیانەکان بە پێی ترەفکلایت و ئامێردانانەکان. هەمانە ئەو کارانێکە لە ئەنجاممانداوە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە یەکەم کارەکانم دەست بەکار بوویمە لە هەموو کارەکان و جۆرەکانی تا ئێستاکەش بەردەوام.
ئەو هێمایانە زۆر گرنگن و بۆ زۆر مەبەست دادەنرێن. بەشێکیان بۆ ڕێنوێنی و ئاسانکاری خەڵکە بۆ گەشتیاران و خەڵکی شار لە ناساندنی شوێنە گشتی و شەقام و شار و شارۆچەکان وەک نەخشە ڕێگایەکە بۆ هاوڵاتیان. ئێمە کە دامەزانین لە شارەوانی هەولێر دەست بەکار بووین لە ناو بەڕێوەبەرایەتی شارەوانی لەوێندرێ کار و پیشەکانمان لە ناو فەرمانگەکە بوو لە پاشان هەڵسان بە گواستنەوەمان بۆ ئەندازەی هاتوچۆ لەبەرەوەی ئەندازەی هاتوچۆ سەر بە بەڕێوەبەرایەتی شارەوانی هەولێر دامەزرا کە ناوی لێندرا یەکەی ئەندازەی هاتوچۆ. ئەلەو کاتی شان بەشانی برایەنی پۆلیسی هاتوچۆ کە سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی شاری هەولێر بوون شان بەشانیوان کارمان دەکرد تا 2 ساڵ لەگەڵ ئێمە بوون لە پاشی 2 ساڵەکە کە فێرە ئیشەکە بووین فێرە کارەکان بووین ڕۆژانە بەدانانی تاسە بەدانانی هێماکان بەدانانی ترەفکلایتەکان ئەوە پاشان تەنسیقە کرا بە گواستنەوەی کارمەندانی شارەوانی بۆ سەر وەزارەتی ناوخۆ کە فەرمانگەچی نوێدا بمەزرێنن بۆ خزمەتگوزاری فراوانتر لە شاری هەولێر ئیشەکە کەتە سەر ئەستۆی وەزارەتی ناوخۆ ئەویش بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە 2005 تا ئێستای 2017 بەردەوام بین لە کارەکانمان وە شاری هەولێرمان خزمەت کردووە ڕوون و ئاشکرا بە دانانی هێمایەکان بە دانانی تاسەکان بە دانانی ستونی دینالێتە لەگەر کارمەندانی ئەندازە شان بەشانی برایان هەموو خزمەت گوزاریەکانمان پێشکەش کردووە و تا ئەوڕۆ. ئەم هێمایانە وەک بربەستێکە بۆ ڕێگاگرتن لە ڕووداوی هاتوچۆ و لە ناکاو و نیشاندانی مەترسی و کەمکردنەوەی ڕووداوەکان ئاگادارکردنەوەی شۆفێر لە کاتی لێخوڕینی خێرا بۆ سەلامەتی گیانی خۆی و سەرنشینەکان. هێماکان هەیتمان چی بە ڕووی پلێت و فسفۆرەوە چ لە ڕووی ڕووناچیەوە ڕووناچی واتە ڤڵئی پێدرێن ئەوەی بە پلێت و بە ئەلەمینیۆم و بە بۆڕی ستونەوە دادەمەزرێتن ئەوانە جیاوازیان هەیە لە بۆ لێدانەکان ناتوانێت تو هێمایەک بە کەیفی شەقامەکە یاخود بە کەیفی شخصەکە لێدەی دەبی بێ ئەو شەقامە کەشف بکەی بزانانی ئەو شەقامە چ جۆرە هێمای پێویستە چ نەوعیەتێکی دەوێتن ئەو جەبێ تەحدیدی شوێنەکان بکەیت لە ڕووی شوێنەکانیش ئامرمان هەیە کارمەندمان هەیە لە تیمی هێما کار دەکەن ئەو تیمانەکە کار دەکەن لە ئۆتۆمبیلی پیکەبیان پێەیە ئەو پیکە بە هەڵدەستیتن قم و چەگلی تێدایە چەمەندۆی تێدایە باریە تێدایە عارەبانەی تێدایە و زۆرە هێمایەکەی تێدایە کە پێویستی هەیە لە بۆ ئەو شەقامە بچەقێنرێ سەرەتا دێن لەگە کارمەندەکان شوێنەکە نیشان دەکەین و دەست بە هەڵقەنینی دەکەین کە هەڵمان قەن بەلای کەمی بە پێی هێمای گچکەی ستاندەردی گچکەی 3 مەتری یاخود بە هەشتایی یاخود 90 بە نۆتی 6 بە 6 ئەو هێمایە زۆری قەبارەی گچکەیان هەیە گەورەیان هەیە ئەو قۆرتە بەپێی ئەو قەبارەیە قۆرتی دەکەین کە قۆرتمان کرد ستونەکە لەگەڵ هێمایەکە ڕەبتی دەکەن و دەیان بەستین بە واستەی قەفیز و بڕغی کە ئامادە کرا ئەو جەدای دێنێ ناو قۆرتەکە بە خەپتەی چەمەندۆ دەگیرێتەوە لە بۆ ناو قۆرتی هێمایەکە لە پاشان شاقول دەکرێتن ڕاستەڕێ دەکرێتن بە پێی ڕووی شەقامەکە دادەندرێتن لۆی برای شوێر ئیسفادە لێ بکاتن لێی تێبگاتن و بە هەمان شێوە برای پیادەش ئەگەر شوملی بکاتن هێمای پەڕینەوە بیتن هێمای خێرایی بیتن هێمای مەترسیدار بیتن هەردوو لا چ پیادەبی چ برای شوێر بیتن لە کاتی لێخوڕین و لە کات و ڕۆیشتنی سەر شێستا هاوڵاتی ئیسفادە لەو هێمایە بکاتن بە پێ ڕەوڕەوی ئەو هێمایە بزوڵێتەوە دوور دەبی لە مەترسیدار و
جانی دەپارێزرێت. هەروەکو ڕۆژان ئەمڕۆ کە دەرچوین لەگەڵ مامنەجات لۆ ئەو ئیشکارانەی کە ڕۆژانە پێمان دەستپێریم بەڕاستی مامنەجات هەروەکو ڕۆژەکانی تر دەستمان بە ئیش خۆمان کرد کەسێکی زۆر هێمنە کەسێکی زۆر لەسەر خۆیە و کەسێکە کە زۆر بە جوانی ڕەفتار لەگە ئێمە دەکا و ڕۆژانە کە دەست بۆ ئیشانە دەکەین بەڕاستی زۆر ماندیە لەگەرمان. من وەکو سایقی علامە بەڕاستی 9 سارە لەگە مامنەجات ئیش دەکەین. مامنەجات شارەزایەکی تەواوی هەیە لە علامەی کابرایەکی بەڕاستی تا برەی ماندیە لەگەر عملەکان زۆر باشە بەڕاستی شارەزایەکی تەواوی هەیە. کارێکی تری نەجاتکادنی و هاوکارەکانی بریتیە لە پاکردنەوەی ترافیک و خاڵەکانی پۆلیسی هاتوچۆ بە تایبەت لە کاتی وەرزی زستان و پیسبوونی ژینگە و خۆڵبارین یان لە کاتی خراپی کەش و هەوا کە ئەمەش هەندێک جار زیان بە تابلۆ و لایت یان ڕووناکی ترافیکەکان دەگەێنێت. ئەم خزمەتەش لەلایەن نەجات و هاوکارەکانی لە تیمێکی تایبەت بەم کارە پاک دەکرێتەوە و ئەم پاکردنەوەیش هاوکار و یارمەتی دەردەبێت بۆ شۆفێرەکان و هاوڵاتیانی دیکەش. ئێمە وەکو تیمی ترافیک کە هەڵدەستام لەگەر هاوکارەکانم شان بەشانی کارمەندەکان دەچوینە گۆڕەپانەکان تەمەشام دەکرد بە پێی وەرزەکان لەبەرەوە ئەگە ترافکلایت وەرزی تۆز و خۆڵ و بارانی بەسەر داتێپەڕیتن لەگە کەش و هەوا تۆزی لەسەر دەنیشتن هەڵدەستین ئێستا کە بە ئامێری تەنکەر و بە ئامێری پاککەرەوەی شوشتنی ترافیکەکان تەنکەر پڕی ئاو دەکرێتن لە پاشان دەچینە گۆڕەپانەکان لەگە هاوکارەکان دەست بە شوشتنی ترافیکەکانمان دەکرد و شوشەکان یاخود ڕەنگەکانی گڵوپەکان چی سۆرەکان و زەرد و کەسکەکان هەمووی داهاتەوە سەر ڕەنجی جاران پۆخت دیار بوو برایانی شوفێر لە ڕووی سێ ڕەنگەکەوە ئارامتر دەبوون ینی چاویان بە ڕەنگەکان دەکەت جوانتر خۆی پیشان دەداوە لە ڕووی برایانی پیادە کە ڕەنجی پیادە لە ڕووی تەنیشتی ستونەکان بەسترا بوو ئەویش بە هەمان شێوە تەمەشای دەکرد ئاسوود دەبوو. ئامانزی من ئەوە بووە کە وەختی 1976 دامەزرام لە تەمەنێکی گەنجیدا بووم تەمەشام کرد کارەکە پیشەیە کارەکە مرۆڤایەتیە کارەکە پێشخستنی شارە بۆیە ئەو کارم هەربژار بەڕاستی کە کەتمە ناو کارەکە خزمەت گوزاری بوو بۆ دانانی شوێنی پەڕینەوە لە بەردەم قوتابخانەکان لە شەقامە سەرچیەکان لە ناو شاری هەولێر بۆیە هەستان بە دانانی ئەو کارانە و ئەنجامماندا بۆ ئەوی ببیتە پیشەشی چاک شاری هەولێرێش خزمەتمان کرد بەرە و پێشی ببین و لە جوان کاری و لە ئامادەکاری و بەدڵ سۆزانە تا ئێستاکە بەردەوامین لە کارەکانمان. بەنسبەت مامنەجات کابرایەکی ماندوو نەناسا لە شاری هەولێر و دەوروبەری خزمەتی کردێت جێ دەست و پەنجەی دیارە هەر ڕۆژانە لەگەڵ تیمەکان دەردەچیتر و سەردانمان دەکا و کەم و کوڕێک کە بیتن لێمان وەردەگری و ئەمەش بە برای گەورەی خۆمانی دەزانین و ئیشکەرە و چەندەها ساڵە لە ناو هەولێرە جێ دەست و پەنجەی دیارە. ئێمە وەکو تیمی شوشتن ڕۆژانە لە کاتژمێر 8:30 دەردەچین لەگەڵ مامنەجات بۆ شوشتنی ترافلایتەکان هێماکان دینایتەرەکان ڕۆژانە 2 ترافلای تا 3 ترافلای دەشۆین لەناو شاری هەولێر و دەوروبەر هەموو عایدیمەیە. مامنەجات سەرپەرشتی تیمەکەمان دەکاتن
لەگەڵ پێکەوە هاوکار دەبین ئیش دەکەین. ئەم پیاوە لە سەردەمێکەوە ئەو کاری کردووە کە هێشتا ئەم فەرمانگەیە نەبووە و تەنها چەند شەقامێکی قیرتاوکراو لە شاری هەولێردا هەبووە. دوای زیادبوونی ڕێژەی پێکدادان و ڕووداوی هاتوچۆ و زیادبوونی زیانی گیانی بەو هۆیەوە تیمەکانی لێدانی تاسا لە شێوەی پلاستیکی ئەرکیان زەحمەتتر دەبێت و هەڵمەتەکانیان زیاتر دەکەن بۆ ڕێگاگرتن لە لێخوڕینی خێرا و ڕێزگرتن لە هاموشۆی پیادەکان، بەتایبەت لە شوێنی پەڕینەوەی هاوڵاتیان و شوێنە گشتیەکان و بەردەم قوتابخانە و شوێنە قەرەباڵغەکان. بەنسبەت دانانی بربەستی پلاستیکی و هەیتمان بربەستی کۆنکریتی ئەوە لەسەر شەقامەکاندا دەنرێتن کە پێ دەگوترێتن تاسەی پلاستیکی. بۆیە لێرەدا وەکو بەڕێبەتی ئەندازەی هاتوچۆ کە هەردەستین بە کاری ڕۆژانە بۆ دانانی تاسەی پلاستیکی لە پێش مەکتەبەکان، قوتابخانەکانی ئەو سەردەما و لە پێش خەستەخانە، لە پێش مزگەوتەکان، لە شوێنی شەقامە جەنجاڵی و قەرەباڵغەکان کە تێیدا خێرایی ئۆتۆمبیل زۆر ڕادەبەدەر لێخوڕین ئۆتۆمبیلەکانی پێوە دیارە. ئەوەش بۆ پاراستنی جانی هاوڵاتیانە و کەمکردنی خێرایی ئۆتۆمبیلەکانە لەو شەقامە. بۆیە دانانی تاسەش کە هەڵدەستین بە شان بەشانی هاوکاری برایانی تیمی تاسا کە شوێنەکە دیاری دەکەین پاشەوەی دەرچوونی بۆ دەکرێت و کەشفی بۆ دەکرێت بزانانی ئایا ئەو شەقامە ئەو شوێنە پێویستی بەو تاسێ هەیە یان نا. ئەو جە دوایەکە دەبیتە دانانەکەش هێڵکاری بۆ دەکرێتن، سنتەری بۆ ڕادەشێشتین، لە پاش سنتەری خێتەکەی و هێڵکاری دەست دەکرێتن بە دانانی درێل و فیشە و بورغی و تاسەکان لێ دەدرێتن. تاسانش هۆکارن بۆ کەمکردنەوەی ئەم زیانە و ئاسانکاری بۆ هاوڵاتیان لە کاتی پەڕینەوە و هێواشکردنەوەی خێرای ئۆتۆمبیل با تایبەت لە ناوەڕاستی شاردا. تیمی هێماکان لە پێش تاسەکانیش کە دادەندرێتن هێمای خێراییت کەمکەوە و هێمایەکی لە پێشتر دادەندرێتن برای شوێر ئاگادار بە لە پێشت تاسە هەیە بۆ ئەوەی بتوانیتن بە هەمان شێوە خێرایی 30 کیلۆمەتری بۆ ئەوەی بتوانیتن بگاتە پێش تاسەکە ئەو هێمایانە هەمووی ببینیت و بخوێنیتەوە بگاتە تاسەکە بە تیژڕەوی لێ نەدا و ئاگاداری پێشە خۆی بوو جانی هاوڵاتیانیش لە مەترسی بپارێزی. بۆ یاخکردنی شەقام و کێشانی هێڵکاری لە ناوەڕاستی شەقام و شۆستەکان و ڕێگا سەرەکیەکان یەکێکە لە گەورەترین و گرنگترین کارەکانی ئەم پیاوە و هاوکارەکانی کە لە هەموو ژیانیاندا ڕەنگی داوەتەوە و شوێن پەنجەیان لە هەموو شەقامەکاندا دیارە. ڕۆڵی ئەندازی هاتوچۆ وەک بڕبڕەی پشتی مرۆڤە بۆ شۆفێرەکان. ئەم کارەش
بە دەست و بازوو ماندوێتی نەجات کادەنی و بەشێک لە هاوکارەکانی دەکرێت. ئێمە وەکو بەڕێبەرەتیان وەکو خۆشم کارمەندەکەم لەو کارانەکە هەڵساوم بەو ئیشانە زەحمەتی ئێمە تەنها کارەکانمان لە وەرزی زستانە، بەڵام کە لە وەرزی زستاندا دێتن بەردەوامی لە گۆڕینی گڵۆپەکانی چوارڕیانی ترەفیکلایتەکان بەهۆی شۆتی کارەباوە، بەهۆی شۆتی باران و ئاو ئەوانە تۆزێک سەخت دەبیتنی شەکان، بەڵام بین بۆیەکردن بە هەمان شێوە دەوەستیتن. بەڵام پێمان خۆشە کارەکان بەردەوامی لەبەر وەرزی زستان و لەبەر ئاوی جادە و ڕوتوبەتی جادە و وەرز ناتوانین کارەکان بەڕێک و پێچی لەو کاتی ئەنجام دەین. تەنها دەبینێنەوە لە پاییز تا بەهار و هاوینەکە شەو ڕۆژانە کارەکانمان ئەنجام داوە، هیچ هەستمان بە ماندیبوون نەکردێەوە، هیچ زەحمەت و تەگەرەکمان نهاتی تێپێش لەبەرەوەی هەموو شتێک ئامادە کراوە لێرانە، هەموو کارێک ئاسانکاری خۆی تێدایە. ئەم مادەی کە بە ڕەنگی سپی دەبینرێت لە 1000 پلەی گەرمی تێکەڵ بە چەند مادەیەکی دیکە دەکرێت و بەم جۆرە شەقامەکانی پێڕەنگ دەکرێت بۆ ئەوەی شۆفێر سنووری ڕۆیشتن و سۆڕانەوەی لێدیار بێت و لە ڕووداوی هاتوچۆ بە دوور بێت و لە شەوانیشدا ئەم هێڵانە هاوکارێکی باش دەبن بۆ شۆفێران. تا ئێستا کە 41 ساڵە لە خزمەتی شاری هەولێردامە، لە هۆی ئەوەیە لەگەڵ خینم تێکەڵ بووە کارەکان و خۆم بە خزمەتکاری ئەو شارە دەزانم و خۆم وەکو کارمەندێک کارەکانی خۆم کردووە بۆ نیشانکردن و بۆ بەرچاوی کارەکان دیار بێتن لە شار و بتوانین شاری هەولێر دەستنیشان بکرێتون یاخود دیاربی لە بەرچاوی هاوڵاتیانی تر بتوانن بڵێن شاری هەولێر ئیشی تیا کراوە، خزمەت گوزاری تێدا کراوە، بتوانین کەم تەرخەمی تێدا نییە، بۆی چه هاوڵاتیان و چ پیادە چه ئەوانی لە دەرەوە دێن بۆ گەشت و گوزار سوودمن بن لە هێماکان. لۆی هێمای هاتوچۆ هێڵکاری هاتوچۆ وەکو گۆپاڵێکە بەدەست کۆرەوا بێت، چۆن هاوڵاتیەکی دوور بیتن گۆپاڵی بەدەستە چاوی نابینیتن و هەمان شێوە چ پیادە چ شوفێر ئەو هێڵکاریە و ئەو نووسینانەیە کە لە شەقامەکان دەبینیتن بۆوی ڕوونکردنەوە پیشان دەدا لە شاری هەولێر دەتوانیتن لەسەر ئەو هێمایانە بستە هەر شوێنێکی مەبەست بیتن کە نیشاندەرە لە بووی. کاک نەجات ئەمن لە سەرەتای لابێتیەوە گەنجەوە دەیناسم کە وەختی ساڵی هەشتایەکان بوو، سەرەتای ساڵی هەشتایەکان بوو ئەو فەرمانبەر و ئەم تازە تەعین ببووم دەتانم برێم شخصێکی زۆر لێ هاتوو بوو، زۆر منتەزەمە، زۆر ڕێکوپێکە، زۆر هاوکارمان بوو. ئەمن کە تازە بیدایەتی حیاتم بوو لە ئیشکردن زۆر ڕاوێژم پێ دەکرد، زۆر پرسیارم لێ دەکرد و ئەو کارانێک ئەو کە ئەنجامیدایە لە دانانی هێماکانە لە بۆ یەکردنی شەقامەکانە دەتانم برێم حیاتی زۆر کەسی لە مردن قورتار کردێ و زۆر ئیشی کردێ، دەست و پەنجەی دیارە لە هەموو شوێن و کۆچکۆڵانەکانی شاری هەولێر. من وەکو کچی نەجات کادەنی کە فەرمانبەرە لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی هاتوچۆ 41 ساڵە خزمەتی پێشکەش کردووە بە شارەکەمان، دەستخۆشی لێ دەکەم جێگای شانازی و سەربەرزیە بۆ ئێمە، دەستخۆشی لێ دەکەین بەو تەمەنەکەوە تا ئێستا خزمەتێکی باشی گەیاندیە و سەڕای ماندیبوونی و ڕەچاوی ماندیبوونی دەکەین لە ماڵی دەستخۆشی لێ دەکەین. بەشی ئەندازەی هاتوچۆ بەشێکی زۆر میمە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر. ڕێپێدراو نەجات کادەنی حەسەن یەک لەو ڕێپێدراوانەیە کە لە بەشی هاتوچۆی ئەندازەی کار دەکات ماوەی 41 ساڵە بە بەردەوامی لەو بەشەی کاری کردووە. واتە یەکە لەو پسپۆرانەی کە ئێمە لە بەشی هونەری یا بەشی تەختید یا بەشی دانانی هێماکانی هاتوچۆ پشتی پێوە دەبەستین لۆ ئەوەی ماوەکی زۆر خزمەتێکی زۆری خەڵکی هەولێری کردیا لە پاراستنی گیانی هاوڵاتیان. ئەوە ژوای لەمە کردیا کە وەکو پسپۆرێک عمرەکەشی تەمەنەکەی تقریبەن گەیشتە 6 ساڵ پێویستیمان پێ هەبی لەگەڵ ئەو گەنجانەی کە ئێستا لەو بەشە ئیشە دەکەن ئیسفادەی لەو خیبرەیە وەرگرن کە ئەوە لە ژیانی خۆی وەریگرتووە.
دیاری بەرنامەی سەربازی ون لە کوردستان بیستارەوە پێشکەشە بە سەرپەرشتیاری هونەری نەجات حەسەن بۆ ئەو ماوەیە کە خزمەتی کردیە پیرۆزە کاک نەجات هیوادارین بەردەوامی لە کارەکان.